ماوەی زیاتر لە 10 ڕۆژە هێنانی غازی شلی ماڵان بۆ ئیداری گەرمیان ڕاگیراوە و بۆ هۆیەوە کارگەکانی غاز ناچارن غاز لە وێزگەی کۆرمۆرەوە بە نرخێکی گرانتر دەستەبەر بکەن. پێشتر ئیداری گەرمیان کۆی پێداویستی غازی ماڵانی لە پارێزگای کەرکووکەوە بۆ دابین دەکرا بە نرخی 415,000 دینار بۆ هەرتەنێک و هەر بتڵێک غازیش بە 7,500 دینار دەست هەوڵاتیان دەکەوت. بەڵام ئێستا کارگەکان هەرتەنێک غازیان بە نزیکەی 518,000 دینار دەست دەکەوێت، بۆیە نرخی هەر بتڵێک غاز بۆ 8,500 دینار بەرز بۆتەوە. ئێمە ئەم کارگانەی گەرمیان تا ئێستا حیسەمان لەسەر کەرکووک بووە، لەسەر حکوومەت عێراقی بووە. تەنی ئەدا پێمان هەر لە ناو شەریکاوە 415,000 بێجگە لە سەیتەرە و مەسرف و ئەچێ لەسەری بەخشی سایقوانە ئەمان هاورد لێرە بڵقیمانەدا 6,500 بەڕسمی 6,500 6 ڕوب ئێمان داوەکیلەکان. ئیساگە عێراق بڕی ئەو حسەی بڕی ئەڵێ ئەوێ زەریبە بدەنە عێراق، زەریبە نەدەنە کوردستان، ئەبێ ڕۆژی 5 گڵاچێنێکی بدەنە سەیتەرەکان، لەوە زەرەکەین ناماندنی حساب هەنە سیارە هەردەستیان گرێ سەریان لەکەونایلن بێتەوە سارە هەنێ محەمەد. ئەمڕۆ هێتا ئێستا هیچ بڕیارێکمان بۆ نەهاتبوو کە غاز گرانە بێ، بەڵام ئەوەتانە ئەم شەو کە پێمان ڕاگەنرا کە غاز ئەبێ بە 8.5 بۆ هاوڵاتی و لە کاتەکانیش بە 7.5 ئەبێ پڕ بکرێتەوە. ئێمە تا دوێنێ من تاوەکو نیمە ڕۆژ یانی هیچ ئیشێکم نەکرد لەبەرەوەی کە بڕیار ئەتێت نایەت غاز گرانە بێ گران نابێ، بەڵام ئیتر دوای نیوەڕۆ بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان پەیوەندی یەکەن بۆ غاز و پێویستیان بە غازە، ئێمە ڕۆژین غازەکانمان دابەش کرد بە 7,500 دینار و ئێستا ئێمە لە کارگە بە 7,500 باریەکەین ئەبێ بە هاوڵاتیان بیدێن بە 8,500. سەرۆکی لیژنەی سوتەمەنی وزا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ڕاگررتنی پێدانی غاز بە گەرمیان بەهۆی گرفتێکی ئیداریەوە لە نێوان لایەنە ئیداریەکانی وەزارەتی نەوت و کۆمپانیای غازی باکوورەوە لە کەرکووک بووە و هەوڵ دەدرێت کێشەکە چارەسەر بکرێت و نرخی غاز بێتەوە ئاستی جارانی و بۆ هاوڵاتی بکرێتەوە بە 7,500 دینار. سەبارەت بە گرانکردنی نرخی غازە سنووری گەرمیان ئەم بابەتە غازی سنووری گەرمیان لە پارێزگای کەرکووک هات و حکوومەتی عێراقی دابینیە کرد، بۆیە ساڵی پارێژ محاولە کرا کە نرخەکەی بکرێت بە 8,500 بە گوشاری ئێمە و چەند لایەنێکی دیکە ئەو ڕێگەیمان لەوە کرد. لە ئێستادا ئەو بڕغازی کە حکوومەتی عێراقی ڕاگیراوە بە پێ بدەدا چون ئێمە بازەوەکەن گرفتێکی تەکنیکیە لە نێوان لایەنە ئیداریەکانی وەزارەتی نەوتی عێراقی و غازی باکوور لە کەرکووک. پەیوەندیشمان بە غازی کەرکووکەوە کرد، ئەوانش بازیان لەوە کرد کە بەهۆی گرفتێکەوەیە ئەم گرفتە بازەوە کرا کە بە زووترین کا چارەسەرەکرێەوە ئەو بڕغازەی کە بۆ گەرمیان تێ بگەڕێتەوە، بەڵام ئێستا ئەو غازەی کە بۆ گەرمیان دابینەکرێ و غازەیە کە کۆمپانیای لە کۆرومۆرە دابینەکرێەوە ئێستا نرخەکەی بۆت بە 8,500 لە کاتی چارەسەرکردنی گرفتی ئەو گرفتە ئیداری کە دروست بووە لە نێوان غازی باکوور و وەزارەتی نەوتە ئەو بڕغازە کە لە کەرکووک گەڕێنراوە بۆ گەرمیان پێویستە نرخی غازەکە بگەڕێتەوە بۆ 7,500. لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی 8ەم یەدەگی غازیە لە جیهاندا، بەڵام ئەم سامانە هیچ سوودێکی بە هاوڵاتیان نەگەیاندووە و ڕۆژانە بەردەوام نرخی سوتەمەنی لەسەر هاوڵاتی گران دەکرێت. لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوودا نرخی غازی ماڵان لە هەرێمی کوردستان گران کراو بۆ هەر بتڵێک 1000 دیناری خرایە سار، بەڵام بەهۆی ئەوەی غازی گەرمیان لە کەرکووکەوە هاوردە دەکرا نرخەکە وەک خۆی مایەوە. لە ئێستاشدا هۆشداری دەدرێت ئەگەر ئەم گرفتە چارەسەر نەکرێت بۆ وەرزی سەرما قەیرانی غازیش هەرێم دەگرێتەوە. هاوار محەممەد، کەناڵی پەیام، گەرمیان.